بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگاتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. هەڵبەتە لە عێراقدا ئێستا ساحەی سیاسی و ئابووری و ئیجتیماعی لە عێراقدا گۆمەکەی شڵەقاوە و جۆرێک لە جۆرەکان ناسەقامگیری لە کۆی پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان ناسەقامگیریەکی تەواو باڵی بەسەر بەشێکی زۆری پارێزگاکان بۆی خۆپشاندانەکانی هاوڵاتیان و فەرمانبەرانی پارێزگاکانی عێراقەوە باڵی بەسەردا کێشاوە و داواکاریەکانی خۆپشاندەرانیش لە حکوومەتی عێراقی گەیشتە ئەو ئاستەی کە حکوومەت کۆمەڵێ پلانی داناوە بۆ ئەو چاکسازیە. ئەپرسین بۆچی هەمیشە بەشێکی زۆری ئەو دەوڵەتانە یان ئەو حکوومەتانەی کە ناوزەند دەکرێن بە ساڵانە لە لیستی گەندەڵیە پلەی یەکەمیان گرتووە هەتا وەکو فشاری مەدەنی یاخود ئەو فشارانەی لەسەریان دروست نەبێت کە پێوترێت کودەتا فشاری مەدەنی خۆپشاندان بڕیاری چاکسازی نادەن. ئەگەر ئەم چاکسازیانە واردن، ئەگەر ئەم چاکسازیانە لە ئەرزی واقعە خۆشگوزەرانی بۆ تاک و هاوڵاتیان و حکوومەتەکە هێنێ، بۆچی لە ئەرزی واقعەدا بەر لە خۆپشاندان و ناڕزایەتی و ڕژانە سەرشەقامەکان حکوومەت وەزارەتەکان بڕیاری چاکسازی نادەن؟ هەروەها پرسین ئێسای عێراق بەرەوکوێ هەنگاوەنێ لە ڕووی ئابووریەوە. عێراق لە دوای تەواوبوونی 4 بۆ 5 ساڵ جەنگ لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی داعش پلانی دانابوو لە ماوەی ئەم 4 ساڵەدا بوژانەوەی ئابووری لە زۆرینەی پارێزگاکانی عێراق دەست پێ بکات، بەڵام لە ئێستادا پێوترێ حکوومەتە متبووەکەی عێراق. ئەو هەنگاوانە چین کە دەبێت حکوومەتی عێراق بینێت؟ ئایا مانەوەی عادل عەبدولمەدی بەم شێواز و ڕیتمی حکومڕانی و چاکسازیە هێواشەی کە بڕیاری لێداوە تا چەند دەوامەی دەبێت؟ و دەشپرسین ئەوەی دوای عادل عەبدولمەدی دێت تا چەند لە ڕووی ئابووریەوە گەشە بە ژێرخانی ئابووری عێراق دەدا و زۆرێک لەو پرسیارانەی کە پەیوەستیشن بە ئابووری هەرێمی کوردستانەوە دەخەینە ناو تەوەری ئەم شەوی بەرنامەکەم. بەڵام وەک هەمیشە بەرنامەکەم چەند هەواڵێکی ئابووریمان دەبێت. یەکەم هەواڵیشمان لەبارەی هاوردەکردنی مریشکە، بابزانین چ بڕیارێک لەبارەی هاوردەکردنی مریشک دراوە. لە سلێمانی هاوردەکردنی مریشک و هێلکە قەدەغەک دەکرێت بەهۆی زیادبوونی بەرهەمی ناوخۆییەوە. هاوردەکردنی مریشک و هێلکە لە مانگی داهاتوو قەدەغە دەکرێت. قایمقامی سلێمانیش لەگەڵ لیژنەی دیاریکردنی بەروبوومی ئاژەڵی و پەلەوەری پارێزگای سلێمانی کۆبۆتەوە پاش هەڵسەنگاندن بۆ ئاستی بەرەمێنانی بەروبوومی ناوخۆیی بڕیاردرا پێداچوونەوە بە بڕی ئەو بەروبوومە پێداویستانە بکرێت کە هاوردەی پارێزگای سلێمانی دەکرێت. لە دوای کۆبوونەوەکەش ڕزگار حەمەد خدر جێگری بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی وتی بەوەی زۆربوونی پرۆژە کشتتوکاڵەکان و بەرزبوونەوەی ئاسی بەرەمی ناوخۆ هەروەها بۆ پشگیری خاوەن پرۆژە پەلەوەریەکان بۆ مانگی 11 هاوردەکردنی مریشک قەدەغە دەکرێت. ئاماژەی بۆش کردووە کە لە ڕێژەی بەروبوومە هاوردەکراوەکان ڕەچاوی زیادبوونی بەرهەمی ناوخۆ و کەمبوونەوەی بەکارهێنان لە وەرزەکاندا کراوە. لیژنەکە بۆ مانگی 11 ئەم ساڵ بڕیاریدا 800 تۆن ماسی و 500 تۆن گۆشتی سوور هاوردە بکرێت و هاوردەکردنی مریشک و هێلکەش قەدەغە بکرێت. هەواڵی دووەمی ئابووریمان ژوورە بازرگانیەکان داوای دەرکردنی یاسای پارێزی بەرهەمی ناوخۆیی دەکەن. جێگری سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانیە پیشەسازیەکانی هەرێمی کوردستان ڕایگەیاند داوا لە پەرلەمانی کوردستان دەکەن بە پەلە یاسای پارێزی بەرەمە ناوخۆیەکان دەربکەن. لە کاتێکدا لە عێراق یاساکەی هەیە و زیاتر لە 90 بەرهەمی بیانی قەدەغە کردووە. لەبارەی دەرکردنی یاساکە سیروان محەممەد جێگری سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانی و پیشەسازیەکانی هەرێمی کوردستان ڕایگەیاند دەرکردنی ئەو یاسایە پاڵپشتێکی باش دەبێت بۆ گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی. ئەگەر ئەو یاسایە دەربچێت و بچێتە بواری جێبەجێکردن، گرنگیدان بە بەرهەمەکان
زۆر کەم دەبێتەوە. جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازیەکانی یاریمی کوردستان ئاماژەی بۆش کردووە هەموو بەرهەم و کاڵایکی بیانی جێگرەوەی هەیە، بەڵام شینی ئەوان بە پلەی یەکەم گرنگیدانە بە بەرهەمی ناخۆی. ئێستا عێراق لەو ڕۆ لە ئێمە باشترە، چونکە لە ساڵی 2013ەوە یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆی هەیە و کاری پێدەکات. زیاتر لە 90 بەرهەمی جۆرا و جۆری قەدەغە کردووە بێتە ناو عێراقەوە. داوای لە یەکێتی ژووری بازرگانی سلێمانی دەکات لە کاتێکدا ماوەیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵمەتێک بۆ بایکۆتکردنی کاڵای تورکی دەست پێ کردووە. ئەوەش وەک کاردانەوەک بۆ ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان. خەڵکیش داوا دەکەن گرنگی زیاتر بە بەرهەمی نێوخۆی بدرێت و کاڵای وڵاتان بە تایبەتی کاڵای تورکی قەدەغە بکرێت. کۆتا هەواڵمان کورتێنانی بودجەی ئەمریکایە. کورتێنانی بودجەی ئەمریکا گەیشتە 984 ملیار دۆلار. سەرڕایەوەی گەشەی ئابووری وڵاتەکە و باجی گومرگی بۆ سەر هاوردەی کاڵای دەرەوە زیاد کردووە، بەڵام کورتێنانی بودجەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیشتۆتە لە 26 ساڵێکی دارایی وڵاتەکە و لە 1000 ملیار دۆلار نزیک دەبێتەوە، کە دەکاتە لە 4.6 کۆی بەرهەمی ناوخۆی ئەمریکا. تێگڕای کورتێنانی بودجەی فیدراڵی ئەمریکا بۆ ساڵی 2019 گەیشتۆتە 984 ملیار دۆلار. تێکڕای کورتێنانی بودجەی فیدراڵی ئەمریکا بۆ ساڵی 2019 ڕاگەاندووە و وەزارەتی گەنجینەی ئەمریکاش ڕایەگەێنێت کە ئەو بڕەپارەیە لەو ئەرزی واقعدا کورتێنانە لە بودجەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەوەش گەورەترین کورتێنانە لە دوای ساڵی 2012ەوە کە کورتێنانی بودجە لەو ساڵدا گەیشتە 100 ملیار دۆلار. باج خستنە سەر کەلوپەلی هاوردەکراوی کاڵای چینی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە توانیویەتی 30 ملیار دۆلار داهات بخاتە گەنجینی وڵاتەکەەوە. بەرپرسێکی وەزارەتی گەنجینی ئەمریکاش باسی لەوە کردووە چەندە باج خستنە سەر کەلوپەلی هاوردەکراوی کاڵای چینی لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە توانیویەتی 30 ملیار دۆلار داهات بخاتە گەنجینی وڵاتەکەەوە، بەڵام ئەوەی ڕێگری لەوەی لە ساڵی 2018 کورتێنانی بودجە 205 ملیار دۆلار زیاد کات بە گوێرەی ڕاگەندراوەکەی گەنجینەی ئەمریکا. تێکڕای داهاتی لەم ساڵدا بە ڕێژەی لە 4 و بە بەهای 3462 ملیار دۆلار زیادی کردو، بەڵام بەراورد بە خەرجیەکانی حکوومەتی ئەمریکا داهاتەکەی کەمترە، بە جۆرێک خەرجی ئەم ساڵی گەیشتۆتە 4447 ملیار دۆلار. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان، وەکو لە پێشەکە باسم کرد تەوەری ئەم شەومان تایبەت دەکەین بە چاکسازیە دارایەکانی حکوومەتی فیدراڵی عێراق لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەمیر قەساب ئابووری ناسشەنوکەوی بابەتەکە دەکەین. کاک ئەمیر سواز بۆ ئامادەبوونتان. سواز بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵە خۆشەویستەکانە کەناڵی پێیان زۆر سپاسانەکەم. کاک ئەمیر ئەمەوێ بزانم لە ماوەی چەند ڕۆژی خۆپشاندانەکانی عێراق سەرۆکوەزیرانی عێراق و ئەنجومەنی وەزیران کۆمەڵە بڕیاری دەرکرد کە بڕیاری باشن لە ڕووی داراییەوە. ئەم بڕیارانی کە مەسەلەن هیچ موچەیەکی پلە باڵا نابێت لە 10 ملیار زیاتر بێت تا چەند بە بڕیارێکی باشی ئابووری هەڵەسەنگێنن. بەنای خۆی گەورە میرەبان، لە ڕاستیدا ئێمە گەربێنە سەر کێشەی کەوا ئێستا عێراق کەوتوتە ناوێم تەنگەشەیە بە بۆ چوونی من ئەمە کێشەیەکی ئابووری نییە، کێشەیەکی مالی نییە، بەڵکو لێرە کێشەیەکی سیاسی و ئیدارەکردنی وەزعەکە کێشەیەکی ئیداریە زیاتر. چونکەم بەوەی کەوا ئەو چاکسازیانی کەوا سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز عادل عەبدولمەجید دەری کرد، ئەو کۆمەڵێ باسی ژمارەی خەوارە گەورە و زلی کرد کە بەڕاستی ترسناکەن ئەم پارانە لەکوێیانێت. ئێمە ئەبێ لێرە بزانین ئایا لە ئیمکانەتی عێراقا هەیە بتوانێن پارانە بکات و ئایا سەلاحیەتی ڕێزۆرایە کەمانە بکات. ئێمە گەر سەیری ئەو بەیاننامانە بکەین کەوا بانقی مەرکزی عێراقی دەری کردووە لە 16 شواری 2019 بانق عێراقی بەیانش دەرکرد کەوا احتیاطات و یاخو یەدەچی پارە و ئاتونی عێراقی چەنە
وتی 62 ملیار دلار هەمانە و 55 تن و پوینت حوت تن ئاڵتونمان هەیە لە ئەکاتێکتا بەپی بەیاننامەیەکی پێشووی کە لە 2/5/2009 دەرکردووە ئەوسا احتیاطاتی ئاڵتونی عێراقی پارەی عێراقی 89 تن بووە عفو 5.9 تن بووە کابێ پارەی عێراقی یعنی ئاڵتونەکە زیای کردووە بۆدا ئەوە احتیاطاتی 62 ملیارەکە 48 ملیار دلار بۆسا پارەکەش زای کردو ئەم لە ماوەی 6 مانگ 5 مانگ ئەم پارەی لە چواتەوە کابێ دەهاتێکی باش هەیە ئەوش بۆی کو نرخی نەوت لە بازارەکان عالەمە دنیا بوو بۆ دوای ئەوەش کە بەربوومی عێراق لە بەرهێنانی نەوت زیاتر بوو چونکە ئەوە زانی کە لە سانەوەی بودجێ عێراقی احتیمال دەکاتە سەر نەوت لەبەرەوە کابێ ئێرە حکوومەتی عێراقی کێشەی دارایی نییە پارەی هەیە بۆ ئەوەش کە بیسەرمێنین ئەوتانە بانکە عێراقەکان چی ڕەشید چی ڕافتین کە سەر بە دەوڵەتین ئەوانە ڕۆژ بە ڕۆژ بەیانات لە میدیاکانی بیستین سلفیان بە خەڵک بۆ خانووکردن بۆمانە بەڵام لە کابێ لێرەی ئێمە کێشەیەکمایە کێشەکەمان ئیداریە ئیداری کە چییە حکوومەتی عێراقی ئەو پارێکە لە بەردەستایەتی ئەگەر بە شێوەیەکی ڕەشید و سەلیمانە بەکاری بێنێت لە باتی ئەوەی کەوا بۆ تا ئیسا مەسەن وەکو بانکی ڕاپیدان ڵێ ئەو مۆزەفیکەوە سفۆرگە سەر ڕاتبێینە بە پەیاناتی خۆیان ئەمەکەوە لە ئەرشیفەکانە هەیە ئەو کەسێک کە خانوو بکە 50 ملیۆن دیناری عێراقی ئەینە یا 100 ملیۆن دیناری عێراقیش بۆ سلفین بە مۆزەف ئەگەرەوە پێشەوە حکوومەتی عێراقی بێ لەسەر ئاوادانکردنەوە بڕین لەسەر یەکەی نیشتەجێبوون کێچکە لە کێشەکانی خەڵکانی ڕژاون سەر جادە کاڵی شوێنی نیشتەوە جێمان نێو هەمومان زۆربەمان لە کرێکیان ئازان باتێ و هانیان با لە ڕێی بانقی خانوبەرەوە بە ئەمان دەستکەم بە بیناکردن ئەمەیکی لە کێشەکان حەلە بوو و دوای ئەوە لەبەرەوە کابی ئەمە کێشەکەمان کێشەی هەڵسوڕانی ئەو پارانەیە بە شێوەیەکی ناسەلیمانە خراپانە بودجەکانی عێراق ئەگەر لە ساڵەکانی ئێمە 2005 و 2004 کە حکوومەت دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003 دروست بوو تا 2009 سیرەکەم بە شێوەیەکی زۆر زیاد ڕقەمەکان گەورە بووە کاگەمیر ببوورە ینی ئەوە پرسیارێکی تایبەتمەوێ لەسەر بودجەکان بۆی پێت نەبڕم دواتر ئەمەوێت هەر لەو چوارچێوەیە جارێ بمێنینەوە پێت وانە لە دوای بڕیاری چاکسازیەکە بواە خودی خۆپشاندان و ناڕزایەتەکان کە داوای چاکسازی داراییەکەن لە حکوومەتی عێراق ئانەوێت لە ئەرسی واقع چاکسازیەکان بین بەڵام لە دوای و بڕیارانەوە خۆپشاندان و ناڕزایەتەکان بە پێچانەوە زیادی کرد پێت وانە خودی ئەو سیاسیانەی کە سوء ئیسفادەیان لە خودی ناشەفافەتی داهاتی عێراقی کردووە ئەمانە جارێکتر هێنەوە سەر شەقامەکان و نایانەوێت چاکسازی ڕاستەقینە لە عێراق بکرێت بۆی ئەمە مشیلەکە ئەوەی لێرانەکە و عەرزم کردم سوئی ئیداری ئەو داهاتی عێراقیەکەکرێ باش عادل عەبدولمەدی بۆ ناتوانێت ئیداری ئەم ئەوانی کە عادل عەبدولمەدی ئەو 12 خاڵیکەوە پێرێش و سەعات 12 شەو بڵاوی کردەوە ئەمانە کاتی ئەوێت ئەمە شتێکی عسای موسا بە کەس نییە لەو دەقای بڵێ ئەمە ئەەکەم ناکرێ ئەمان هەموو کردووە کۆمەڵێشت لەو ئەو کواوتی بەپی قانون دەستوری عێراقی لە دەسەڵاتی ئەوانیە زیادکردن کەمکردنی موچەی خەڵک ئێمە و خۆشگە لە هەرێمی کوردستانە ڕەخنەمان لەسەر پاشەکەوتی موچە چی بوو کوتیان پاشەکەوتۆ نەکەم کرد چوم هیچ کەسێک بۆی نییە بەپێی دەستور بەپێی قانونەکانی دەست بکاری موچە بکە ئیلا لە دادگا نەبێ ئەویش کێچەکە درێ بە دادگاش ناتوانانی موچێ بڕێ نیو موچە ئاتێت تاکوونیە بڕیاری دادگا دەرەچێت بە تاوانبەرکردنی و کەسیا بە تاوانبەرکردنی موچەی لێ بسەنرێتەوە یا بۆی جابکرێت لەوار موچە شتێک نییە لەمە لە دەسەڵاتی دادوەریایە لە دەسەڵاتی جێبەجێکاری دەسەڵاتی جێبەجەکار ناتوانێت بکە ڕێز دەرەی عێراقی دەسەڵاتی جێبەجەرکارە دەسەڵاتی دارایی نییە لەبەرەوە بۆی نییەکەوە ڕاتب زیاد یا کەمکە یا ئەو پارە زۆریکەوە بیبەخشیان نەیبەخشێ ئەمانە هەموو شتێکن خەرقی قانون دەستورە لەبەرەوە خەڵک متمانی بۆ قسانە نییە سەیری ئەکات ئەڵێ ئەمە شتێکە هەر بۆ خافرکردن بەڵام بۆیە من ئەڵە مەسەلەیەکی مە زیاتر سیاسی و ئیداریە تۆ بیر نەچی ئەم ڕژانی خەڵکە لەسەر شەقامەکانی عێراقی لە چ پارێزگایەکان هەیە عێراق سێ بەشە خۆمانەزانین پارێزگا شیعەکان شیعانشینەکان سونەنشینەکان کورد هەرێمی کوردستان بخێنەوە لاوە ئێمە هەرێمێکی سەر بەخواانە سەلاحەدین و ڕوومادی و دیارە ئەمانە کە بڵێن سونەنشین حسێبن لەگەڵ نینەوە هیچ کێشەیەکیان نبینین زیاتر لە ناو شوی بینین ئەو پارێزگانی کە شیعانشین کێشەی مادیان هەیە بەڵام ئەمەکەوە بێت درزێکە لە ناو
بیتی شیعی و پیاڵان ماڵیشە کابێ دەستێکە لە بین تێراتەکان وە زیاتر لە سەماوە دەرکەوت کە وەختێ کۆمەڵێک لە جەماعەتی ئاسایب الحەق لەگەڵ ڕوتی حکمە پەلامەریانە لە خانوێکە یانزەکە زرار سوتا حکومەندەی کوشتن خۆیان لە سووتانی مەخەراتەکان کابێت دەرزێگەی لە بین دوو تیاری شیعە تیاریشان کەەوە سەر بە ئێرانە سیاریشان کەەوە زیاتر بەرەو ئێوە علمانێت و بەرەو کراوەتر و بەرە بڵین وای بناو بنین بەرەو ڕۆژ ئاوا بڕوە کابێ ئەم سرعە ئەمە بنەمایەکی سیاسی قوڵتری هەیە لەوەی کا بەڕووکەش دەمەناتون سەرجادە و ئەوەی کە بینێ لە سەرجادەکانیشە و لە میداکانشە زۆربەی بەڕێزانی کە ئیساجویان لە ئێمەوە ئێمە ئەبینن بینیوانێکەوە لە ناو ئیسافەکانە ناو ئیڵمپۆلانسەکانە خەڵک ئەبرێ بۆ خەسەخانە لە ڕێگا گرتویان دەرێن هەنەوە لیا کوشتیارن بێمە هەر دەست ئەوانەی کە کوژاون هەمووی ئەمە بە مەسەن لاهنگرانی هێزی چەکداری عێراقی و جێش و ئەمانە ناکەین یاخۆ پۆلیس عێراقی بەڵام ماڵی شیعە خۆی درزێکی گەورە کەوتۆتە بینی ئەمە بەرەو ئەوە ئەڕواکەوە کە پیاڵن حربێکی ئەهلی شتێکی وا لە بینی تیاراتی شیعەکان خۆیان بێت چونکەم بەحقەت ئێستا جەماعەتی مەهدی مهندس لەگەڵ جەماعەتی مختار سەدەر ئەو دوانە هەردووچیان یەکی سەرپەرشین و ئەتیاری دەکەن لەوە ئەچی زیاترە بێ لەبەرەوە بۆ چوونێ من زیاتر سیاسی و ئیدارەکردنی مەسەلەکەش نەختێ خورسیتیای لەو مۆزوعە زۆر باشە دەوترێت لە ڕووی ئابوووریەوە مەرج نییە پارە زیادکردن چارەسەری دۆخەکە بکە جاری وایە ئەو درزەی کە کەوتۆتە ناو کێشە ئابوووریەکەەوە بەڵکو گەورەتریەکات تا چەند بۆ نموناوە یەکی لە بڕیارەکان باسەوەکە 130,000 بۆ کەسانی کە هیچ موچە ئیمکانیەتێکیان نییە تا چەند ئەمە لە ئەرزی واقعە دۆخەکە باشترەکە لە ڕووی ئابووری و گوزەرانی هاوڵاتیانی عراقیەوە خۆی لە ڕاستی ساوکو جرابیشی لە ئەو هەواڵە ئابوووریانەی کە باس بڵاو کرایەوە پێشەوەی پشی ناو بەرنامەکە باسی ئەو کراکەوە عێراق چەند ساڵێنەوە بەر یاسایش دەرکردو بووکەوە هانی بەرەمی ناوخۆدا بەڵێ ئەگەر ئەمە هاوکێشەیەکەم ئەگەر یاسایەک نەبێ لەو بەرەوە مافی بەکاربەر پیادە نەکرێ کابێ ئەمی ئاسایکی دروستەکە فەوزای لە بازار دروستەکە ئەوەی کەوا پێڵێن هەڵاسانی ئەبووری لەبەرەوە کە تۆ لێرانە حکوومەت عێراق ڕاستە یاسایکی دەرکرد زیاتر لە 60 لەنەوەم مادەی خسۆتەنە ئەمەوە کامانە پێویستە نەیانگرێت بەڵام ئایا مافی بەکاربەر پارێزراوە نرخ حدێکی معێنە ماوەتە لە بازاری ئەویانە ئەمە ئەپی هاوکێشانە دروستێکە کابێ پارە ئەوە نییە هەتا وای لێ هاتوو ئێمە لە زمانی ڕژێمی گۆڕبۆگۆری سەدام حسێنە زۆر ئەومان بینی کێمە و پارێ لێرە بەمان بەکارماناوانی سویسری پارەی ئەوەی کشمانەوە تەبع ئەوێ لە بەغا کە پارەکە ئەوە زۆرە شتەکە نرخەکە پارەکە ئەکێشن بە تەراز و نەکبی بژێرن لابێت لێرە کابێ ئەو هەڵاوسانەکە دروست دەکە ئەمە یان ئەمە کێشەیە کە لەوانەیە شەر نییە پارە هەموو شتێکە بۆ دروستکە پارە بەڵکو فەوزای گەنێتەوە هەڵاوسانێ دروست دەکە استقراری سعر نابێت لە بازارە لەبەر ئەوە پارە هەموو شتێک دروست ناکەتون ئەبێ چەند دەعمیە واکەی ئەبێ ئەو یاسایش پیادە بکەیتەوە مافی بەکاربەر کە خەڵکەکەی بە زۆری ئەوە توانین بای پارێزی ئەوەش بۆیکەوە ئەبێ سیاسێکی نێڕدانا تەسعیرێ هەبێ بۆ ئەو کاڵانە لەبەرێکەوە زۆری پارەکە تاسیر نەکاتە سەرەوە تاوانکە پارێز زۆر بوو تەلەب لەسەر مادەی زۆر بوو خۆ دەزانی قانونی پێڵەن عرض و طلبی عین داواکاری وین کرد لە اقتصادا ئەوە زیاتر نرخ لەسەر کاڵادانە تۆ کە پارە زۆر پێ بوو ئەچی مەسەن تەماتەیە چوارە کڕی ئەبراکەوە ئەوش لەبەرەوە زیایەکە سەرەکە لە بازارە ئەبێ بە کەمە کاتەوە چونکە تۆ زۆر شتێک کڕی و لە هەر شوێنێکی شەوێ ئایا بەرهەمی ناوخۆ بە یابیهێنی لە دەرەوە ئەو کاڵای ئەگەر بە زووی لە بازارانەما کەمایە ئەوە شتێکی ینی ڕادەجێت هاوکێشەیەکە سەری باز دەبێت لەبەرەوە لێرانە توێ زەرمەند دەبێت بەکاربەر زەرمەند دەبێت لە هەردوو حاڵەتەکە لەبەر بێ ئەو شتانە وەسامیری ینی بە پێی ئەو پێناسانەی توێە تا دەخولەکەی من و تۆ گفتوگۆکەین ئەتوانین ناوی بنین چاکسازی دارایی لە عێراقەمەی هەنگاوی بۆنراوە وڵی چاکسازی تیانێ بەلای منەوە فەوزای دارایی دروست دەکات چاکسازی دروست ناکە چاکسازی وەکو ئەرزم کردی ئەبێتەوە لە هەموو سێکتەرەکانە بیکەیت ڕاست ئەبێتۆ لێرە وەکو عێراق بەپێی ئەو تەسلیفەی کە کراوە سیانزەهەمین دەوڵەتە لە گەندەڵیە گەندەڵ بە گەندەڵ چا ناکرێت کێشەکەش لێرایە گەندەڵ بە گەندەڵ چا ناکرێت ئیستا سێشی ئاری زۆر زیاد دروشیم زۆر گەور بەدەست ئەو کەسانەیە کە خۆ پیشادانەکەن لە خواروو و لەگەڵ ناوەڕاستی عێراق لە باشوورەوانە ئەڵێنی ئەبی ئەم سێ دەسەڵاتە جمهوری بە جێبەجەکار ڕاستی بڵێن وزەرا لەگەڵ پەرلەمان کاڵژێر خەڵکی لابرێ باشە
ئەو کەسانی کە لەو دەسەڵاتیان چێن هەر ئەو حیزبانە کە لە عێراقا هەن بەدیلەکە چییە کەمان داوا بەدیلی هەر بەدیلەکە چیەیە لەمان باشترنی نا هەر ئەمانە بن بەڵام لەوانی لە باتی ئەحمەد مەحموود بەڵام خەتی عامی مەسەن بڵێن بۆ نمونە حیزبی داوە ئێمە مالیکی بڕۆیە جعفەری بێت و یاخ عەبادی بێت هەر حیزبی داوە بۆ هەر سیاسەتی حیزبی داوای پیادە کردووە کابێ بە دەموچاو ناگۆڕێ ئەمە لەبەرەوە کێشەکەی ئەمەیە لە عێراقا ئۆپۆزیسیۆنێکی کارامە نییە کاران نییە کە بتوانێت گۆڕانکاری لەوە بکات ئۆپۆزیسیۆنەکان کۆمەڵیە گروپی بچکۆلە بچکۆلەی زەعیفن مەسەرەن بڵێن ئیسایکی لە ئۆپۆزیسیۆنەکان کە هەبێت لەگەڵ ئەم ڕێڕەوی بڵێن ڕەوتانی کە بەرەو زیاتر دینی ئەڕوا لە عێراقا ئەنجا ئایا شیعی بیا سوننە بێ ئەوەی عەلمانیەکان بن یا کۆمۆنیستەکان بن ئایا لە خوار و لە باشوور ناوەڕاستی عێراق ئەو هیچ توانیان هەیە کەەوە حکومداری عێراق بکەن بێشک نییە جێشی عێراقی سوپا کە ئێمە فێرین لە ماوەی 10 ساڵە دەی انقلابەکەین لە 50 تا ئێستا بیگری تا ئێستا زیاتر لە 25 انقلاب کودەدا کراوە لە عێراق ئایا سوپای عێراقی و توانای هەیە ئەو توانە عسکەری هەیە بەم هەموو میلیشیاتەی کە هەیە ئەنوا ئەشکال گروپی چەکدار هەیە لە عێراقا و هەمووشان خۆیان بە ساحبە خەزانن و هەمووشان دژ بە سوپان چون سوپا وەکو هێزێکی نظامی میلیشیاتی چەکدار هاتن ڕکابەری لەگەڵاکە ئایا سوپای چوە بەهێز هەیە وەک وڵاتەکانی کە مەسەن وەکوی کە لە سوودانە ڕوویە بتوانێت مەربەشیرەکە لابێت و خۆی دەسەڵات بگرێتە دەست دەویانە یا ئەوانی کە لە سووریا لە زمان شکرد قۆت لێ ڕویان ناتوانێت لەبەرەوەی ئەمە مشکلەکەی لە عێراقا ئۆپۆزیسیۆنێکمان نییە کە بەقوت بێ کەوا قاعیدێکی جەماوەری باش هەیە بێ ئەو قیادەی ئیسا چێ قیادی ئەم فەوزایە کاکە لە جونوبە هەیە هەر مەحزە بە شیعەکان خۆیانن خۆشیان ئەڵێ با خۆشمان بڕوخین خۆمان لە ڕوخێنی ئەین چی دەرێتیە وەکو مەسەلا بکە فەسەرنە الماء بالماء هەر بەها کێشێتەوە پێشەوە لەبەر ئەوە لەو بڕواایدانین بتوانێت ئەوانی کەوا بەڕێز عەبدولمەجید بڵای کاتەوە چارەسەری کێشەکە بکە چونکە من بە بڕوا میساژ مەسەلەیەکی زیاتر سیاسیان جاهێزی دەرەچیە ناوخۆی یاخود بیت ماڵی شیعە خۆی لە ناوخۆیە ینی تر ئەو دەرزەی تێکەوتۆ بەرەو چووی ئەبات بەرەو حربی ئەهلی ئەبات ئەمانە زیاتر ئەجینا بە حقیقەت عێراق وەکو عەرزم کردی بەو داهاتە زۆرەی کە هەیەی بەو مەسادرە باشەی کە هەیەی ئەجا بەوەکو ئەڵێن بە عەرس بە سیاحەت کاکە بیرمان نەچیە سیاحەی دینی لە عێراقا بەقەدەر داهاتی نەوت ئەتوانێت ئیسفادەی لێ بکات ڕاست ئەنێ وەکو گاڵتە نییە نەجەف و کەربەلا ساڵ زیاتر لە 3 ملیۆن زیارەتکاری 8 ملیۆن خۆشان بە حسابی خوان ماڵە لەسەر کاڵی 8 ملیۆن ئەمە کاکە ئێمە سعودیەکەوە ئەو پارە زۆرە ئەچێ بۆ خوانەوە بە شەفافێت بەڕاستیەوە سعودی بڵاوی کاتەوە داهاتیان لە حەج کە 2 ملیۆن ئەو پەرکەی 100,000 کەسە چەنە ئێمە 8 ملیۆنێتە نەجەفەوە و لە یەک جاریشان نایەت لە یەکەمایەت لە شینی محەڕەمیەکەمایەت لە هەفتانەکەیەت لە چلەکەشیە یعنی 3 جار ئەو پارەیەتە مناوە یعنی ئێمە ئەتوانین ئەوانە هەموو ئیسفادی لێ کرد بەڵام بۆ ناکرێ ئەمە قورسە بە نسبەت ئەوانە چونکەم ئەمان فێربووی ئەوە نەبوون یعنی ڕێزم هەیە و نامێ واژ وەکو بازێکم بەڵام کابراایەکمان هەبێ گەر چەند دەوڵەمەند بێ بەڵام هەمووی ڕێ فێری ماسا خواردنەوە بێ یەک ژەم کە بابێ بێتێ تووشی زکشو نەبێ ئەمە هیچ لە ئایدۆلۆژیەکانە فێری ئەوە نەبوون چونکەم ئەمانە بەڕاستی ئەمە حزب عێراقیانە چووم هەمویان پاشکۆی وڵاتانی کە بوون بە بۆچوونی من فێری قیادەی دومارینەوە فێری پایگەکانی حکومڕانی نەبوون ڕاستە دەسەڵات بەڵام قووە دروستی کردو لەگەڵ پارە بەڵام میچێکە بێتە سەر حکوم پایەکانی حکم بزانێت حکومڕانی بزانێت ئەوە دەسەڵات نیە ئەو حکومڕانیە ئەبێ بە یاسا ئەو ئەتوانیت زۆر بە شەفافیت داهات خەرجی چۆن ئەکرێت چی ناکرێت پێشکەوتن چییە بەرنامە چییە پرۆگرامەکان چییە زۆر باشە ئەوترێت کە هەرچەند کەسی تەکنۆکراتیش حکومڕانی عێراق بگرێتە دەست لەناو ئەو چوارچیەوە فەوزاییە لە حیزبەتی و تێکەڵایەتیە لەگەڵ حیزب و حکوومەت هەر ناتوانێت حکومڕانیکی ڕەشید بکە باشە ئێمە لە دوای ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان لە 2014ەوە دروست بوو لەگەڵ حکوومەتی ناوەت لەم ساڵە جۆرێک لە تەبایی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان تێگەیشتنێک هەبوو لەگەڵ ناوەندا ئێستا لیجان هەیە لە نێوانە ئەو ئومێدەی هەبوو کە ئابووری هەرێمیش بەهۆی ئەو پابەندبوون و لیجان و تێگەیشتنەی لە نێوان هەردوو
لا دروست بووە ئابووری هەرێم ببوژێتەوە. ئێستا کە دۆخەکە لە ناوەند بەرەو خراپترە چێ و ئابووریەکەشی بێگومان بەرەو خراپترە چێت تا چەند کاریگەری سلبی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دانانێت؟ بەڵێ خۆی جەنابووکو فەرموود ئێمە هەرێمەچین لە عێراق بەتاکید هەموو گۆڕانکارێک لە بەغا ئەنج ئەرێنی بێ نەرێنی بێ بۆ ئێمە دەوری هەیە و ڕۆڵی هەیە لەسەرمان ئێمە داخوازیانەکانمان پەیوەستە بێ هەر ئەبێ وا بڕوات واش ئەڕواچوم هەرێم گەیشتە ئەوەی کەوا ئیسا ئێمە لەسەر نەوت کە یەکێکە لە سەرچاوەداوەتەکان و کێشەی نەوت و کێشەی ناوچە ناکۆکانمانێت چێژە پێشمەرگەمان هەیە بەڵام گەورەترین کێشەی ئەمە کێشەی دارایەکەیەوە ئەوە ژیان و قوتی خەڵکی لەسرە گەیشتنەوەی کە لەسەر باغی لەگەڵ حکوومەتی فیدراڵە ڕێکەوین بۆی ئەوە بکەین بەتاکید هەموو گۆڕانکارێک لەوێ کاریگەری لەسەر ئێمە بچوم ئێمە بۆکو ئەرزم کردی ئەوانەی کە ئیسا لە باشوور لە ناڕاستە داوا ئەکەن بگۆڕێ ئەم دەسەڵاتانە چێتە سەر حکوم هەر عین جەماعەتێ هەر عیبعینی بۆچوونیت ئێمە بەڕاستی بەڵام بە بۆچوونی من عادل عەبدولمەجید وەکو کابرایکی میانڕە و وەکو کابرایکی کەوا زیاتر هەواداری یعنی کورد وانە بووە کوردی خۆشویستە بوو ئەتوانرا زیاتر ئیستیقلال کردی ئەماوەی کە لەسەر حکوم بوو بەڵام ئێمە وازام دەرفەتی بوو لەو ئەچێ لە دەستمان بچێ ئیساژ ئەگەر زۆر بێتە پێشێت بە خۆمانە بچینەوە لەگەڵ یا ڕێکەوین ئەگەر ئەو بمێنێتەوە حکومە باشترێکە لێچێکی گەچوم ئەو نەوعە تعاتفێکی هەبوو لەگەڵ قەزای کوردیە زۆر بەڕاستی ویسمان باز لە بەراوردکاریەکانی بودجەی ساڵانی عێراق بکەین تا چەند ئەم بودجەیە بە شێوەیەکی زۆر ئەکادیمی توانراوە بە خزمەت بە ژێرخانی ئابووری عێراق بکرێ ئەو جیاوازیانە چێکە لە نێوان ساڵی بودجەی عێراقیە هەیە خۆی ئەنجومەنێکگەیە لە دنیا پێڵێن ئەنجومەنی ئاڵتوونی جیهانی بڵێت مەجد ذهب العالمی ئەوان 3 ساڵ لەو پێشبایانیان دەرکرد باسی عێراقیان کرد بۆ لە ئەرشیفەکەیشیانە هەیە ئەڵێ ئەو داهاتی کە لە 2004 بۆ 2014 هاتۆتەوە عێراق ئەتوانریا هەموو خاچی عێراقی باڵتون ڕووپۆش بکەیت بە سومکی 2 سانتیم ئەو پارەی کە هاتووە یعنی هەموو مەساحەی عێراقی چەنە بە سومکی 2 سانتیم بتوانانی هەموو عێراق داپۆشی بەو ئاڵتونە ئیتر ئەبێ ئەمە خەیاڵ ئەمە ینی بەڕاستی ئەوە مەجلیسێکی عالمی قیاسی کردو باسی کردووە یعنی ئەوە شتێک نیە لە واقعە زانپارەکە تەوان لەگەڵ سەیری ئاڵتون حسابی ڕۆژەکراوە چەندێکە بودجێ عێراقی لە ساڵ 2005 بێ مناچنە سەر وردەکاریەکانی چ ئەو ملیۆنە ڕقەمە گەورەکان 35 تریلیۆن بووە لە 2014 کە چوە قومەکە بوو بە 174 تریلیۆن لە 2009 105 تریلیۆنە ئەمە پارێکی زۆر خەیاڵیە باش ئەمانەی کە بەسەر سێکتەرەکانە تەوزیع کراوە یعنی بەسەر هەر شوێنێکە بکرا ئیسا وایە بەڕاستیەکی وایە لە باش دەرگاکی باش بۆ ئەم عێراقیانە بکرایەوە چون پارێک بەڵام گەندەڵی ئەو پارێ بەهادەردان وەکو ئەرزم کردی کێشەی ئیدارێکە کە نەتوانراوە ئیدارێکی ڕەشید بکرێ ئیدارێکی باش کرێ حکوومەتێکی ڕەشیدە بووە بە زۆرشت دراوە کەوا پێز نابێت مەسەرم بۆ نمونە یعنی پێویست دەکات ئێمە تەوان لە بودجە 2 بابمانەیەکی لەوانە بودجەی سیادیە بودجەی سیادی چوو ئەگرێتەوە دەوڵەت دەگرێتەوە سەرۆکایەتیەکە سەفارەتەکان ئەگرێتەوە قەرزەکانی عێراق گرێتەوە لە 2004 و 5 و 6 وانە تقریبا 9 خاڵ بوو لە 2019 زیاتر بۆ بە 89 خاڵ هەچی چەندانەیە فریانتویانە چونکە ئەو بودجێ چوو ئەویانە تەسبیت دەبێت یعنی ئیستا یەک لە سەرسەی بودجەی هەرێم نەگەرێم عێراق بۆ سیادیە دوای ئەوەی کۆمەڵێشت دۆزراوەتەوە یعنی بەڕاستی بۆ هیلە شەرعیە هیلە شەرعی مەسەلەن بودجەیەکی کە مەسەن لێ دۆزراوەتەوە ئەڵێ بودجەی ئەقالی تۆ باشە من بودجەی مەحافەتەنمێ پەرەپێدانی گەشە پێدانی پارێزگاکان من کەی پارێزگاکەم لێرە یعنی هیچ پێویست ناکە ئەگەر مەشاریعەکانم مەفروزە لە جدوەلی ئەو یەکە ئیداری کە من پەیوەستم بەوە وەزارەتە بۆ بەراتی گشتی هیچ کەسێکە بچێتە بەرنامەی ئەوە لێوە تەقدیم کرێ بۆ بودجە بۆ بە تەنیاشتێکی تازە بۆ جاکردم توێنە بودجەی پترۆ دۆلار بە شوێکی زۆر نەعادیلانە ئەو شوێنانەی غازانەیە
هینیان هەیە یا نەوتیان هەیە لێ درێنن پارێکی بۆ تەخسیس کراوە کە هیچی شیوەری نەگرتووە کە زانزانچی بودجەیەکی کەمانەیە پێوجر بودجەی تەکمیلی تەواو کرد تەخمیناتی بوویان بە مختصری داوای لە بینەرانەکە نەمە چوون باسێکە زۆر شتی درودرێ مەسەن ساڵانە کە عێراق بودجە شێوەیەکی خەڵمێنراوە ڕقەمەکانی چون لە نهاتی ساڵەتەوە بێ حسابکەی سەرکوێت لەبەرەوە هەموو بورجەیەک وەکو جەنابیش لەوەی ئەمریکا باس کرا کەوا کورتی هانیوە ئەو کورتێنانە بەچی پڕەبێتەوە ئێمە مەسەرەن بڵێ حکوومەتی عێراقی ئەم ساڵ سعری نەوتی بە $62 داناوە بۆ خەمڵاندنی بودجە بەڵام ساڵ ئەڕوات $70 تا $90 ئەڕوا سعری نەوت لە بەرزبوونەوەیە لە مانگدا سیرەکە پارێکی زیایی زۆر زیاتری ماوە ئەو نەخسەی کە بێت خەتیگرە پارێک کەشی ماوە ئەو پارەی پێڕێن بودجەی تەکمیلی یا تەواو کرد ئەو پارەیە بێ جارێک کە سەرفرێتەوە لەسەر ئەو سێکتەرانەی کە لە بودجایە لە عێراقە باز ناکرێت لە هەرێمە هەر باز ناکرێت ئەجا نازان هاتوویان نهاتووە کەس نازانێت هەر بودجەمان نییە هەر لە هەشمان بێ نەخێر ئەوەی کە وەختی خۆشی لە 2014 کە هات بۆ ئێرانە بودجەی عێراقی ئەبووە ئێمە بەشمانە بووە لە بودجەی تەکمیلی ئەبووە بەشمان لە ساحەبەکەمانە بووە ئەبووە لە بودجەی سیادی لە دەرمان و لەوانە کە لە ساحەبابی بۆ ئێرانە ئەمانە باز ناکرێت ئەمانی هەموو کێشێنجە بودجە خۆی بەڕاستی بابەتێکە یعنی ئەفان بڵم بەنامەیەکی زۆر دوور لەبەرەوە بە تاکید بودجێ عێراقی ینی بەو ئەکە تەتەوەری کردووە ئێمە لە باتی وڵاتەکە بەرەو پێش ڕوا بەرەو دووە زیاتر ڕۆشتووە زیاتر بوێرانتر بووە ژێرخانی زیاتری تا بۆ ژێرخانی ئاپوری مەخسان چیە مەسەن ڕێگەوبان پرد ئەمانە پرۆژە استراتیجیەکانن ڕۆژ بە ڕۆژ خراپتر هاتوتەوە ئەوە چاکرایە کارگەکان کەرتی کشت و کاری ئەمانە هەمووی لە باتی بێ باش بێ خراپترە بێت لەبەرەوە ئەو پارانی کە هاتووە ئەوە تا ئیسای بین لە زۆر ڕقەمەوە لەبەر ئەوەشە ئەو ئەنجومەنی کە لە بەغادان ڕابکە بە ناوی دەستپاچیەوەیە سێرەکەی مانگ نییە کۆمەڵی خەڵکی زۆر لە وەزیر و لە گزیر و لە وەچیر مدیر عام و لە وەزیرەکان خایمەی بۆ دەرچی ئەمانە کەوات بەرتیلخۆر و پارەخۆرەوان باشە جارێک دوو جار سێ جار خۆ بێ حکومەتە بەخوا بێت ئەبێ شوێنێکە بێ کە ڕقابەیمە بکە ئەبێ بەنامێکە بێ ماقول لە 2004 پارە زرێت و هەر ناو دەرەکرێت و کابراژ ڕاژەکە ئەمە هەمووی یعنی دەستێکە یعنی خەڵکانێکن وەکو عەرزم کردی خەڵکانی دەوڵەتی نین خەڵکانی دەسەڵاتن خەڵکانی دەسەڵاتیش دەوڵەتی پێ ناروە بەڕێوە بە تاکید زۆر ڕاست دەست خۆش کە ماوسامیر دوای ناوبڕێکی کورتمانەیە دواتر بەردەوام بین بینەرانی عەزیز پاش ناوبڕێکی کورت لەگەڵتان بەردەوام بین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت بازار جملەی دێت لە برنج بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دووبارە سڵاتان لە ببینەرانی عزیز ماوەسا ئەمیر قسە زۆرە لەسەر بودجە قسە بکەین بەڵام ماوەی بەرنامەکەشم ئەوە هەڵ ناگرێت ئینشەڵا بەرنامەیەکی تایبەت دەکەین لەبارەی بودجەوە باشە یەکێک لەو چاکسازیانەی حکوومەتەکەی عادل عەبدولمەدی بڕیاری لێداوە دروستکردنی دادگایەکی تایبەتمەندە بە گەندەڵی و گەندەڵکاران کە بەشێک لەو چاکسازیە لە ڕیتمی دادگایەکە خۆی بینێتەوە تا چەند پێکهێنانی دادگایەک خۆ ئێمە وەکو بەڕێزیش باسی کرد کە دەستە هەیە دەستەی دەستپاکی هەیەمانە ڕۆڵیان نەبینیوە بینیویانە بەس ئەو کاریگەری لەسەر چاکسازیەکان دەرناوە تا چەند خودی ئەم دادگایە کاریگەری دروستەکە وڵی خۆی بچوون من ڕوپی ینی خۆڵکردنە چاوی خەڵکە دەستەی نەزە هەمانەیە بۆ دادگایشمانەیە هەچەنم کابراایکی یاسانازین بەڵامەوەی کە بیسێتمان دادگاگەیت دادگای کارجێری محکەمەی داری هەموو کارمەندێکی دەوڵەتی ئەبێ ئەو دادگایە لێپرسینی لەگەڵا بکە ئیتر ئەمیکان بۆچی ئەکرێت وای بێشک یعنی ئەتوانێت دەسەڵاتی هەیە ئەو لێ پێچینەوە لەسەر هەموو فەرمانبەرێکی دەوڵەتی بکات کەوا لە سنووری ئیش و کار و دەسەڵاتی خۆی خراپەی کرد بێ زیاڕەوی کرد بێ یا شتێکی کرد بێ یاخو من وەکو خەرچێکەوە مواطنێکی وڵاتە هاوڵاتیەکەم زەلامێک لە شوێنێکایە ئەزام غەدری لێکردوم پارەی لێ وەرگرتوم بەرتی لێ وەرگرتوم ئیسا ڕاپرسێ لەم بینە کرا لە بەغا ڕێکخراوێکی ئەنجیۆ کردی ئەڵی هەموو هاوڵاتێکی عێراقی لە ساڵێکە 4 جارە بێ بچێ بەرتیت بات بەعلەنی ئەجا ڕۆژێک بۆ عەقدی زەواجی ئێیت یاخو بۆ تاپۆی یا بۆ تەسکرە دەرهێنانی چیت بەڵام ملزەمە بی ملزەمیت چۆن ئیش بە دەرگەڵ دەواری دەوڵەت ناچاریت ئەبێ 4 جار معدل تۆ بەرتیل بیت اینجا ئیشەکان هەروە ئەمە من وەکو هاوڕاتێک ئەگەر ئەو مسەمسەکاتەی بەدەستمەوەیە ئەو بەڵێن ئەو پیشانێکە بماوەیە ئەگەر ئەو دادگایی کەوە دادگای ئیداری پێڕێن بچم شکاتی لێکەم ئەبێ ئەو کارمەندە بێن لێپرسینەوە لێسەکەن دادگاکە هەیە ئەم دادگایی کە عەبدولمەجید باسی ئەکات یعنی بۆچی دادا بۆ ینی بۆ باڵادەستەکان باڵادەستیشکە کە بە پێی وەسف ڕئیسی جمهوریش کارمەندە بەڵام فەرراجێکی هەر کارمەندە هەرو چەند خازان لە قانونە بەرامبەریەکەن ئەو دادگایە بۆچێ داهێنێت ئەگەر مەبەستیەوە بێ کە بۆ خەڵکی زیادە پێویست بۆ ناکە مەفروزە ئەو دادگایە یا دەستەی نەزاهایە ئەمانە کۆمەڵێ شوێن هەیەکەوە ئەو شتان نەکەن وە دوایەوە یا لە دایرەیەکە کە تۆ خراپەیەکە بینی یعنی پێکێنانی ئەم جۆرەشتانە هەر خودی خۆی بەستی خەڵکە نیشانەی نەکردنیەتی ئەجیناتۆ ئیسا مەسەن لە وەزارەتی اجتماعیە ناوانی کەمەڵی گەندەڵی تایە پارەخۆری تایە دیوانی چاودێری داراییت هەیە دی ئیشی دیوانی چاودێری دارایی چییە غێری بێ ساڵای لێپرسینە بکە لەسەرەوەی کە تۆ ئەو پارەی وەرگرتو وڵات تەدقیق لە ئیشەکانیەوە بکە خۆ تەدقیقی دیوانی چاودێری دارایی هەر ئەوە نیە بێ ڕەخەمەکان کۆکاتەوە لێی کاودەریکە کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەیە ئەبێ ئەمانەت دەوریان چییە خۆ ئەو دادگایە کە ئەگەر دروستیش بێت ئەوەی کەوەڕێت لە 4 مەزەرەوەشت وەرەگرێ لە محکەمەی داریەوە بێشت وەرگێ وەریات لە دیوای ڕقەوی مالی وەریگرێت لە هینیش وەریگرێت دەست هەموو شێر هەیە تۆ ئەگەر ئەگەر ئەوە ئەمە نیە بەڕاستی کە توویستی گەندەڵی لە چه دروزە بێت زنجیرەکە ئەڵقیکەی بخەیتە سەر ئەڵقەیەکە خرێتە سەر و زنجیرەکە بە گەندەڵێکە لە باتی چارەسەری شتیکە بۆ زیاد کرد بۆ چۆنی من شتێک بەشێک لەو داواکاریانی کە ئێستا مەسەلەن خۆپشاندەر هەیەی مەسەلەن چاکسازیە لە خزمە گوزاریەکانە مەسەلەن ئێستا عێراق ئەناڵێنێ بەشێک لە پارێزگاکانی بەتایبەت بەسرە نەبوونی ئاو تەندروستی خزمە گوزاریە سەرەتایەکانی تری وەکو کارەبا ئەمە بۆ لە هەمووی وەزارەتی تایبەتمەندی خۆی هەیە بۆچی لەم ماوە زۆرەیە یاخۆت ئەم بڕیارانە لە پێشەکە باسم کرد ینی ئەشمەوێت لە تێکەڵ بەم پرسیارە بۆچی حکوومەتەکان بە تایبەت ئەم حکوومەتانی کە ناشەفافێت کە هەمیشە لە لیستی گەندەڵیە ژمارەیە کەمەکانیان گرتووە هەتا خۆپشاندان ناڕزایەتی کودەتا فشاری زۆریان لێ نەکرێ بڕیاری چاکسازی نادن شێوازی پەروەردەکردنی حیزبی ئەمانە وای لێکردن کە ناتوانێ بکەن هەرچمە سەر عینی ڕستەکەی پێشکەوتم ئەمانە خەڵکانی دەسەڵاتن دەوڵەت مەدار نین ئەگەر دەوڵەمداران پیان ناکرێ و مەسەلەی کارەبا باس کرد عێراق پێویستی بە 24,000 مێگا
وا هەیە بۆ کارەبا تا ئێستا بەم هەموو پارەیەوە کە یعنی ئەگە بچینە سەر سایتی وەزارەتی کارەبای عێراقی ئەو پارانی کە تەخسیس کراوە بۆ کڕینی مەحەتاتی کارەبا و ئەمانە بانماوەشکاشتەوە یعنی زۆر ترسناکە ڕەخەمەکان تا ئێستا نەیانتوانیەوە تەجاوزکەن نەگەیشتنەوە 20,000 تا ئێستا لە 18,000 مێگان بۆچی هیچ لێ پرسیین لە بکە یعنی گرێبەستیان هەیە بڕوات بە تریلیۆن دینار لە سەی ڕۆشتووە وەزارەتی بەرگەری ئایرێنشت یعنی یەکی لەوانەیە ئەو فەزیحانێکەوە وەزیری دیفاعی پێشوڕای کرد لەسەریشی ئەو بووکەوە کۆمەڵێ جیازیان هەنوو بۆ کەشفی ئەلغاموانە هەموو یەک سپاوم خۆ لە ئەعلام باز کرا یعنی ئەی باشە چیە خۆ کاکە وەزیرەکە نییە بەتەنیا وەزیرەکە و کۆمەڵی خەڵکی لە پشتەوەیە یعنی ئێمە بە ئەزانین چی لات و یەکی ڕائکات ئەڵێ فڵان کەس بوو ئەی ئەوانیکە ئەمە گەندەڵێکە لەوە دەست پێکاتەوە ئەبێ ئەمانە گروپن ئەمانە ئەختەبوتن ئەبێ یعنی تەسەسولێکە لەسەرەوە تا خوارەوە هاتووە ئەبێت تو پیا بڕی بە هەموویا وەریگریتەوە بەڵام ئەمە هەموو تومەکە خێتە سەریەکێک ئەویش کەڵی ڕای کردو لە عێراق نەماوە نای خەنە سەر کەسێکیش کە توانای گرتنی نەبێت کە توانای گرتنیش نەبێ حەسانە هەبێت دوایەوە مەسن نازانم حەسانی دیپلۆماسی لە وڵاتانی دنیا زۆر احتیاجی لە خەڵکە سەر دێتەوە لێرە مەسەن لە هیچ لە گەندەڵیەکان وەکە موش عجیبوری خۆی باسێکە لە دەوری یەکەم مەجلیس حکومە بەچی حەقێک کابرای 9 ساڵ لە حکومە بێ تەقاودێکی مەلایەن دیناری هەبێ بۆ مەدەل حیات چی حەقێک ئەیابەوە علی ئەوە خۆ مشانجبوری خۆی کابراایەکەمە خۆشم ناوێن نهائیەن و لەگەڵی شانێم بەڵام زۆر شەفافانە قساکە و لە ئەدەبیاتەکانی خۆشە و لە مقابلەکانی شە و لە سایتی خۆشیاڵێ ئەڵێ من بە 9 مانگ ئیسا 1 ملیۆن دینار وەرەگرم و 1 ملیۆن دۆلاریشم بەرتیل وەرگرتووە ئەگەڵێ زۆر چون محاسبە نیە لەسەری کە خۆی زۆر چاک لە وەزعەکەژی وەزانێ لێپرسینوێ لەسەری نییە لەبەرەوە واڵێ لەبەرەوە بەڕاستی ینی ئێمە گەنداڵەکە لە چیوە هاتووە بەڕاستی لە پەرلەمانەوە کە باڵاترین دەسەڵاتە لە دەوڵەتە کە ئەوەیەکەوە یاسا دائانێ تەشریع دائانێ گەندەڵێکە لەوە هاتووە ئەو تەشریعانی ئەوە دەریان کردووە زۆر سەخەتە زیاتر ئەوەیەکەوە گەندە دروستەکە یەکەم شت کە کردویانە مۆچۆڕاتوی پەرلەمان خۆیەتی بە ئەوە خانشینکردنی پەرلەمانە یانی کابرایەک بە 4 ساڵ جاران ئەمەی کەیسای بینین لە زمانی بەڕەحمە بێنووری پاشا هەبووە ناڵم زمانی دوای جمهوری مەجلیسی بە ئەنجومەنی بەلەدەکان هەبووە و ئەنجومەنی شارەوانەکانە بۆ لە شارەکانە و ئەنجومەنی ژووری بازرگانەکان هەبووە ئەمانە کۆمەڵی خەڵک چوونە تەویانە بەڵام 4 ساڵ مکافەیەک پاداشە چاوە کردو دوای چوارەوە چوونە تۆشۆنی خۆیان لە وەزیفا بووە چۆتە وەزیفەی خۆی لە تاجیریە بوو بیا کاسبی و چۆتە سەری شەکەی خۆی بەڵام دێرە ئەوەی کە چێتە ئەوێ بە پەخانشنێکی زۆرەوە بێ با حکومەت بیا لە خەڵک لێپرسینەوە بکات ئەبێ بە ڕەفاهێت ئەم ئەیکا بەنیوە ئەمە چارەسەر نییە بەڵام ئەو کەسە مستا ئێمە یان یاسایەکمانێ خەڵک کە پێی تەخاو دەبێت خانشی دەبێت بەگەر بچینە سەر وردەکارێکی ئەوەی کە عەبدولمەهدی ئەڵێکە ئینکەم بەنیوە ئەگەر بچینە سەر وردەکارێکی خەڵک چ وەختێک خانشینی پێیرێت ئەو وەختە پێرێکە ماڭانە ئەو پارێکی لێ دابرابێ بۆ سندوقی خانشین ئەمانە لیان نەبڕاوە وە 4 ساڵیشیان هەیە و خەڵکیش بەپێی یاسای خانشینی عێراقی 63 ساڵ عمری هەبێت یا لە 15 ساڵەوە بە حەزی خۆی یاخۆ عمری وێ 63 ساڵ ئەنجا خانشین نەبێت بەڵام لە 15 ساڵ خدمەوە ئەتوانێت خۆی لە خانشینکە بەپێی ئەو جەدوەلەیەکە هەیە بە نیسبیان بە ڕێژەیەکی معەن خانشینی بۆ دەرەچێت کە هەمومان یە خانشینیاوە 63 ساڵەکە تقریبا 1 ساڵ بۆ 42 ساڵ خزمەتی ئەو دەوڵەتەکە 42 ساڵ ئەو پارەی لێ بڕاو بۆ خانشینی ئەنجا 400,000 500,000 یا 600,000 بۆ دەرەچێت بەڵام کابرایەک بێ ئەوەی کەوە خانشینی بات 4 لە پەرلەمانە بێت سیرەکەی دەرەچێت بە 6 ملیۆن یا 10 ملیۆن یا 12 ملیۆن ئەوانەی عێراقی بەچی یاسا ئەمانە هەموو گەندەڵێکە لەوانەوەیە یعنی ئەوانە خۆ شتێک نییە مەسەرەن تۆ دانیشی بیری لەکەیتەوە یان بیری لەکەمەوە ئەوە زۆر بەدیهیاتە ئەتوانێ بکرێ و خەڵکیش داوایەوەکە یعنی ئەگەر وا بڕوات بەمەی کە ئیستا هەمانە لە عێراقا و تا هەرێمیش بۆ چەند ساڵێکیکە کەس نامێنیتر متەقاعیدی پەرلەمان نەبێت ئەبێ خەڵکی لە دەرەوە بۆ بێنین ئەی هەموو دەورێکتە 100 کەسەکەی مادام پەرلەمان هەموو دەورێکی بۆ ماوەیەکی تر کەس نامێنێت بەس شتێکی تر هەیە بیرمان نەچێت بەشێکی زۆریان دووسێ خولە ڕۆن
هەر باشەوە هەرخی ناکە بەڵام نامێنێ ئەوە نامێنێ یعنی بەراسی خۆیسا کۆمەڵێ حزبۆڵکەی بچکۆلی تیا ڕێزم هەیە بۆیان بەڵام ئەوەی لێت لە پاش چەند ساڵە کەسیان نامێنی بینێرن ئەی چی لێ بکەن خۆ هەرێ بێ خەڵکی لە دەرەوە بۆ بێن ئەوە کێشەیە یعنی بێ بە نوکتە یعنی حەقەت وای لێ هاتووە زۆر باشە خەریکە لە بەرنمەکەمە گەینە کۆتایی ئوساس بەشێک باس بکەین لە ئەو چارەسەریە ئابوووریانە چین ئێمە هەر باسمان کرد لەو هەنگاوان خراپیەکانی ئەبێ چه هەنگاوێکی خێرا بگیرێتە بەر بۆی ژێرخانی ئابووری عێراق بەرەو خراپترنە ڕۆ چاکسازیەکان ئارسی واقعبین لێ خۆی خراپترین ئابووری لە جیانە ئەوەی کە ئەتما دەکاتە سەر یەک چاوگە ڕاست ئێمە ئەتما دەکەی سەرنەوت سعودیە کە چوارەوەی عێراق نەوتی دەرەکردوات خۆی ئیستا بەرەو ئەوڕوە لە ساڵەکانی 2022ەوە نەوت بکەین بۆی کە لە سا 10 لە سا 20 دەمیلی میزانی دەوڵەتەکە بکەم عێراق ئەرزێکی فراوانی باشی هەیە بە کوردستانیشەوە ئاوێکی باشیشی هەیە و خەڵکێکی زۆریشی هەیە قوتا ئێمە سەکتەری زراعەتوان چارەسەر بکەین ڕێگەوبانەکان ئەوە زۆر مهمە بۆی کەوە ئیشەکان باش بڕوات ڕێگەوبانی احتیمای پێبین کانزایکی زۆرمان هەیە لە وڵاتە کە نەتوانێت ئیسفادی لێ بکرێت ئەتوانێت ئیسفادی لێ بکرێت و بندێرە و بازارەکانی دەرەوە لەبیر نەچێ ئێمە وەختی خۆی لەم کوردستانە بەرد بە کتلەی گەورە مەرمەر ئەچوو بە خلیج دوایی وەزارەتی سنای عێراقی قەرار ئێمە نظامی سەدام هەر ئەبێ گۆڕبەگۆڕیکەین بەڵام بازیش یاسایە ئەوە حقیقەتە یعنی شتە باشەکان لێ بۆ خۆی باز کرێ بە چۆنی من خەراج دەرکەوتی نابێ بەرد بە کتلە بینێرن ئەبێ بە بڕاوی بینێرن بۆ نرخی زیاترە نرخی زیاترە و مەعمەلی ژەکەوێتە کار لەم سلەیمانیی تۆ لە گەڵاڵی هەولێر سەدەها مەعمەلی بڕینەوەی بەرد بۆ دروست بوو جوانە ینی بە سەدەها خەڵگریایشی ژێویژیانی خەڵک تۆ کە ئەڵێ ئیش بۆ خەڵک بدۆزمەوە چۆن ئیشی بۆ دۆزیتەوە لە خلیجەوە لە داوای بەردی ئێرەیانە کرد مەرمەری ئێرە زۆر باشە وارزانتر بوو لە تورکی و سووری جاران چی لێ کرد تۆ لە باتی کتلەیەک بەتەن ئەدایە نەبڕاوەتەوە چوو لێ خۆی ئەیبڕێەوە تۆ لێرە کە کردی بە مەتر مڕەبع کتلەی مەتر مەربع مەرمەر تەوانی پارێکگرن دوای ئەوە تۆ ئەو سامەتر مکعبێ مەرمەر چەند مەتر مڕەبع ئیتیابێگە بەسوم چی سەساتی مشبیکەی زیاتر لە 30 مەتر مڕەبع ئیتیابێت بەڵام چەند معمەلیش ئیشی تیاکات ئەنجا بێت تۆ مەخراکانی کەوتە ئیش معمەلەکانی کەوتە ئیش کرێکارەکانیش کەوتە ئیش و ئەو سەش قەزەی نەقلیشی بۆی نەشکێت شێوازی سیارەکار و نەقلکردنەکەش پارەیشکێ بۆ تۆ مەخسە لێرە کەوابێ ئەتوانێت سناعەتیش بکەین ئەنجا ئێمە زراعەتێکی زۆرمان هەیە تا ئیسا ئێمە مەعاملی تەحویلی زراعی کە ئەو سناعەتی کە ئەتما دەکاتە سەر زراعە لە ئێرانەوەی کرد ئەو هەموو دۆشەوەی تەماتێک ئێستا لە ئێرانەی بینی ئەو هەموو شتێککە پێڵەن کەمبوت قوتێکی تۆ لێرە بازار نارێکردی دوو دەکە قەیسی تایە 1 کیلۆ قەیسی لەوانە 30 قوتی وای تیا بێت کیلۆیە قەیسی لە مۆسمی خوا لێرە تۆکڕی بە 500 دینار تعبەیەکەیت بە هەموو شتێکەوە کیلۆی وا 10,000 کەوت 20,000 کەوت 30,000 کەوت لەسەرێ بەڵام 1 قوت و بازار دینارە کە 30 قوتی وای تیا بێت تۆ زراعەتی تەحویلیمان ئێمە جاران ئێمە شەر نییەکەوە مامەلی جگەرەمان هەبێ خۆ مامەلی جگەرەی سلەیمانی کەر هەولێری جاران لە ئەفریقاوە توتنیهانی لە نێجیرەوە توتیانانی وانی کە لە مامەلیشان کردووە زانن ئێمە توتنیەکێ بوو لە دەستکەوتە زۆرەکانی لادەکانی ئێمە هەموو بەبیرمانە ئێستا تەحەداکەم یەک کەس کە لە دەرەوەژی بتوانێت شیشێ توتن دێبات بیری چۆتەوە کوشتمان وەختی خۆی سایە قەزاز بە ڕەحمە بێم دەستی شارەزوو بە پێی منەظەمەی فاو نەزەمەی غزایی دۆلی کە بەسەر بە یەگرروک لەنام ئەو 45 متر درێژ کیلۆمەتری بە عمقی 25 هەیە لە شارە زۆرە سێ هەم ئەرزە لەسەر مستەوای عالەم کە 4 فەستە تۆ بتوانی شتی تیا بچێنی ئەو لە منەظەمەی فاوەڕێت سای قەزاز بە ڕەحمەتی خۆی هات چی تیا دروست کرد لۆکەی هانی ئەو شار زۆر لۆکەیە کرد دوای لێوکە ئەو مەعمەلی شەکرەی کە سلێمانی دروست کرد ئەوە لە سەر خێتەی عماری مەجلیسی عماری زمانی مەلەکی بوو لەگەڵ سەدەکانە چەوەنگەری شەکل لێوێ ناجح بوو
معمەلی شەکرشی لێرەدانا کەوابێ لێرانە تۆ زۆشت هەیە زراعەتی هەیە سناعەت هەیە تەحویلی سناعە بۆ زراعە بۆ سناعە ڕێگە و بان ئەمانە بەڵام ئێمە بەڕووکەش تەنمێمان دروست کرد لە وڵاتە گەشەپیانمان بەچی کرد گەشەپیانمان بەس بە قوتای عقارات کرد قوتای عقاراتی شێی کات کۆمەڵی کۆمپانیای هەزیلی فاشیلی تورکی زۆربەی هانیمانە ئێرانە هەموو پارەکە بر ڕاستە کۆمەڵێک بەتاالە بە بەڵام وەختیە زابیت نییە چوومەوانە دارتاشەکە ئاسنگێرەکە شیش بەستەکە کە ئیشەکە تا بێتە دەرەوە هەچەنە ئەوان زۆربەی ئیشی خۆیان نهاتن هەتا بورگۆچیان لە بازار ئێمە نەکڕی قانونی وەبەرهێنانەکە ئێمە خراپە ئەبێ هەموار کرێتەوە تۆ لێرەی تاجرێکی سلێمانیە هەولەریا دووەک کە بڕغووی هانە بڕگەکە تورکیە لێوی ناکرێت لە تورکیا خۆی هانی ئێرانەکە چوو لە ئێران هانی ئەبێ ئیلزامێکی کە بێت لە بازاری محلیاشتەکەت بکرێ ئەبێ ئیلزامێکی لە سا هاشتای کەسەکانی کە ئیشی تیاکە خەڵکی وڵاتە بێ وە فێریشیکی وەختی خۆی شەریکی نەوتی عێراقی کە دروست کرا عقدەکەی کۆبلچان کە بۆی کردن لەگەڵ بریتیش پترۆمەوانە ئیلزامیان کرد کە بێ کادری عراقی پێ بگێنن ماهەدی نەوتیان بۆ کردنەوە ئێمە جۆنایی لە ئەوانە هاتین قوتای عقارات وەکو کچێک بێنی میچاجەکەی شارەکان جوانەکەین بیناکەین ئەمە وڵات بۆ پێش ناکەین زۆر باش ئەیستاش ئەوروپا جەنا بینی و ڕسمەکانش و زۆربەی بینەرانیش کە ئێستا ئێمە ئەبین و جوان لێمانە ئەوروپان بینیوە لە بەعزە منطقە بینای بەرزەیە ئەجی نابینایەتی ئەوری پار لە سێقات شوەخە زیاتر نییە نایکەن لەوە ئەمە چی پێشکەوتنێکە من وڵا عیمارەکەم و پەنجقات بێ بەڵام وریشم برسی ناکرێ لەبەرەوە ئێمە زۆر شتمانەیە زۆر قوتعاتمانە زۆر سەکتەرمانەیە لە زراعە لە سناعە لە هەتا لە سیاحەی دینی لە ئەمە فەرمو ئەو هەموو شتە جوانەمان هەیە ئەو هەموو تەبیعەتە جوانەمانێ ئەو تافگە و شاخ و دۆڵەمانەیە چی سفادێکی لێکراوە لە ڕووی گەشت و گوزاری زۆر باش دەست خۆش ماوە سامیر کاتم هیچ نەماوە بەڵام وەکو کۆتا پرسیارم زۆر بە کورتی داهاتووی ئابووری ژێرخانی ئابووری عێراق بە هەرێمی کوردستانیشەوە چی لێ چاوەڕوانەکرێ وەکو ئابووری ناسێ ژێرخانی ئابووری عێراق و هەرێمی کوردستان ئەگەر بە بەرنامەیەکی باش ببرێ بەڕێوە عێراق دۆخێکی زۆر باشی هەیە و هیچ کێشێکی نییە و هەرێمیش بگرێت زۆر شتی زیاتری لە عێراقی کاتوانێت پێشکەوێ و هیچ چشی چڕمێکی ئەم باشی بەڵام بە بەرنامە چیان بەرنامە بکە هەیە ئەوە ئەبێ حکومەت جۆرایەڵی بێ بۆ خەڵکانی پسپۆری خۆی ئێمە تاکوون حکومڕانی بەدەست ئەحزابەوە بێ ناگەینەشت حزب نابێت اقتصاد بەرێ بڕەوە لە هەموو دنیا ئابووری ئەحزابەکان بەرەوە هەموو سەرۆکەکانی دنیا لە ڕێی شەریکاتەکانەوە تەرشیحەکرێن کۆمپانیاگە زەبەر لە حەکان مانهاتن لە ئەمریکا تەحکومەکە بە قەسری کۆشکی سوێبەریکە ئەوەی لە مانهاتن تەرشیح نەکرێت لە باقیەکانی ئەمریکا و تەشارەکە مستەحیلاتە بچێتە کۆشکی سوێ لە ئەمریکا ئەوەی لە بەریتانیا عینەشت ئەگەر هاتوو کۆمپانیەکان چکمەیانە هەمووی قوتایی تایبەتە یانی نییە ئەو کۆمپانیانە ئەگەر ئەو اقتصادە پاڵپشتی و کەسە نەکات ئەوە تەنە دایمە کێشەشەیە لەسەرەوە ئیبیسینەکانە ئەڵێ فڵان شت ئەو پارەی هینەی لێشوهانی سەرفی انتخاباتە کابێ ئەتاکو سیاست کەتە اقتصادی سکتەر اقتصادەکان بەڕێوە باش نابێت ئەبێ اقتصادەکە سیاست بەرە ڕاست بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیر قەساب ئابووری ناس بەرنامەکەم چێژی ئابووری تاوت پێبەخشی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت بینەرانی ئازیز و خۆشەویست تاکو ئێستا بینەرمان بوون زۆر سپاس بەو هیوایی کە تەمەند باقی بێ لە ئاڵلقەکانی ئایندەدا پێتان بکەینەوە تا ئاڵلقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم. زۆر سپاس. زۆر سپاس.